بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ ڕۆژوانانی بەڕێز تاعات و عیبادەتتان قبوڵ بێ سواز بەخوا دەرفەت هەبوو ئەمڕۆژ بە هاوکارانم لە پەیامەوە لەگەڵ هاوکارم جەلال محەممەد کۆمەڵێک بورگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژەوە بۆی عەزیز پێشکەش بکەین. بەناوی خوای پەروەردگار بینەرانی عەزیز نوێژ و تاعات و ڕۆژوەی عیبادەتی هەموو لایەک قبوڵ بێت ئینشاءڵڵا بۆ هیوایی کە ئەم ڕۆژ لەگەڵمانە بن تا کۆتایی بەرنامە لە پەیامی ڕۆژ کە هەندێک پەیامی تایبەتمان بۆ ئامادەکردن بۆی کە پێشکەشتان بکەین. دیارە بابەتی یەکەم کە ئامادەمان کردووە لەوەی کە ئێمە چۆن تەکنۆلۆژیا بەکاربهێنین و هەڵانە چین کە لە کاتی بەکارهێنانی تەکنۆلۆژیا ڕوبەڕوومان دەبێتەوە و ئێمە بزانین چۆن تەکنۆلۆژیا بەکاربهێنین. و بابەتی دووەمان ئەمڕۆ هەفتەی ڕەمەزان ساڵیادی جەنگی پیرۆزی بەدری گەورەیە کە دیارە یەکێکە لە سەرکەوتنە هەرە گرنگ و پیرۆزەکانی ئیسلام و ئەمڕۆ میوانێکی تایبەتمان دەبێت کە قسە لەسەر وانەکانی جەنگی بەدری گەورە دەکەین کە بزانین بۆ ئێمە لە ئێستادا لە پاش 1400 ساڵ چەوانەیەکی تێدایەوە پێویستە ئێمە چۆن وانە لە جەنگی بەدر وەربگرین. تەوەری کۆتاییشمانەوە کە میشەکە بڕگەیەکی ڕۆژانەی ئامادەکردنی شیرینی و خواردنە کە خاتونزار بۆی ئامادەکردین با بزانین ئەمڕۆ چه جۆرە خواردنێک یاخود شیرینیەکمان بۆ ئامادە دەکات لەگەڵ کۆمەڵێک راپۆرت و زانیاری دیکەکە پێشکەشتان دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. وەڵایزان بە بینەری پێشبینیەکانی کەشوهەوا بزانین گۆڕانکاریانە بۆ شار و شارشەکانی هەرێمی کوردستان لە ڕووی کەشوهەوا ڕوویان داوە چی؟
دیارە گرنگترین مێژوو بۆ ئێمەمانان کە مسلمانین ڕۆژی جەنگی بەدری گەورەیە لە بڕگەی یادەوەریدا بزانین جگە لە جەنگی بەدری گەورە گرنگترین مێژوەکان لە ڕابردوودا چۆنە ئەگەرچی بەپێی بەرواری میلادی مێژوەکانمان بۆ ئامادەکردن بەڵام بەپێی ئەمڕۆ کە ئەمڕۆ هەفتەی ڕەمەزانە بۆ ئێمە گرنگترین مێژوو جەنگی بەدری گەورەیە با بینەری یادەوەری بین بزانین گرنگترین مێژوەکانی دیکە چین. دەی پێنجی ساڵی 1946 لە درێژەی پەرە و پێشچوون و بەدەستێنانی دەستکەوتەکانی تر لە کۆماری کوردستاندا ئێزگەی ڕادووی کۆماری کوردستان کرایەوە. ئەوەش تەنها بۆچینی نەخوێندەوەر و نابینەی ناو کۆمار بوو چونکە پێشتر کۆماری کوردستان بیری لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە کردبوویەوە و لە ڕێی دەرکردن و کردنەوەی ڕۆژنامە و سینەما، بەڵام خەڵکانێکی نابینە و نەخوێنەوەر کەمتر سوودیان لەو دوو هۆیە وەردەگرت. بۆیە کاربەدەستانی کۆمار ئێزگەی ڕادۆشیان کردەوە بۆ زووتر گەیاندنی هەواڵ و زانیاریەکان بە هاوڵاتیانی کورد. دەی پێنجی ساڵی 1961 کۆچی دوایی زانە و پەروەردەکاری گەورەی کورد مەلاکاکە حەمەی حاجی سەیفوڵڵاه پیاوێک بۆ خۆی وەزارەتی پەروەردەیەک بۆ لە هۆشیارکردنەوە و خوێندەوارکردنی کۆمەڵگەی کوردیدا. مەلاکاکە حەمە ساڵی 1990 لە گەڕێکی دەرگەزێن لەدایک بووە. لە تەمەنی 7 ساڵیدا لای دایک و باوکی دەست دەکات بە خوێندنی قورئانی پیرۆز و کتێبە ئیسلامەکانی دیکە. لە تەمەنی 13 ساڵیدا باوکی کۆچی دوای دەکات و ئەمیش لاپاڵ بە خێوکردنی خێزانەکەی دەستبەرداری خوێندنەکەی نابێت و لای مەلا حسێنی پیسکەندی و مەلا چرۆستانی و مەلا عەزیزی موفتی وانەکانی دەخوێنێت. لەگەڵەوەی لە 15 ساڵیدا دایکی بەبێ ئاگاداری خۆی ژنی بۆ دەهێنێت، بەڵام بۆ درێژەدان بە خوێندنی ئیسلامی ڕوو دەکاتە سنە و سەخز و سابڵاغ لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە تەمەنی 24 ساڵیدا لە شاری کۆیە ئیجازەی مەلایەتی وەردەگرێت و خۆی بۆ خزمەتی ئاین و نەتەوەکەی یەکلایی دەکاتەوە. مەلاکاکە حەمە لە هەر گوندێک مەلایەتی کردبێت خێرا قوتابخانەیەکی کردوتەوە بۆ فێرکردنی مناڵانی کورد لە ناوچەکانی سەنگا و باقوبەرە و خانەقین و کرپچنە و قەرەداخ و سیامەنسوور قوتابخانەی دانەوە و بە یاریکردن و قسەی خۆش و گەشتکردن خوێندنی لای مناڵی کورد خۆشەویست کردووە. دەی پێنجی ساڵی 1968 لە سێدارەدانی سەرکردە و خەباتکار و ڕووناکبیری گەورەی کورد مەلا ئەحمەدی مەلا حەمە ئەمینی شەڵماشی ناسراو بە مەلا ئاوارە ناوبراویەکێک بووە لە سەرکردە دیارەکانی حیزبی دیموکراتی کوردستان و برای مەلا محەممەدی شەڵماشی نووسەرە ناوبراو لە بەرەماڵەیەکی ئاینی و کورتپەروەر لە شاری سەردەش هاتوۆتە دنیاوە. تیرۆرکردن و دەستگیرکردنەکەشی دەگەڕدرێتەوە بۆ حیزبێکی دیاری باشووری کوردستان. مەلا ئاوارە لە پەناکاری سیاسی و چەکداریدا شاعیرێکی هەست بەرز و نەتەوەیی بووە و بە زمانی شیعرەکانیشی بە گشت نەیارانی کوردستاندا چۆتەوە. وڵایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە بە میوانداری محەممەد خەلیل شارەزای بواری تەکنۆلۆژیا قسە لەسەر چۆنیەتی بەکارهێنانی تەکنۆلۆژیا دەکەین. کاک محەممەد زۆر بەخێر بێ. بەخێر بێ کاک محەممەد. پێشەوەی بچینە لای باز لە تەکنۆلۆژیا و زانیاری بکەین. تۆ شارەزای تەکنۆلۆژیای ئەکادمیێنیش لە تەکنۆلۆژیا ئەخوێنی یان هەر خۆت پێت خۆش بۆ شارەزا بیت؟ بسم الله الرحمن الرحیم. من محەممەد خەلیل ئەحمەد لە پەیمانگەی زانستی کۆمپیوتەر پەیمانگەی پۆلیتەکنیکی سلێمانی بەشی ئایتی مەرحەلە دوم ئینشاءالله ئەم ساڵ تەخەڕوجەوە. تەکنۆلۆژیا و زانیاری ئەمە چۆن مامەڵەی لەگەڵ بکەین؟ یان نەکرێەوە هەر بە سادەیە پرسیارە بکەیت و وەڵامی هەیە ئەم پرسیارە مەسەن بڵێم چۆن تەکنۆلۆژیا و زانیاری یان تەکنۆلۆژیا چۆن مامەڵەی لەگەڵ بکەین؟ ئێمە کاتێ ئەڵێن تەکنۆلۆژیا خۆمان نەزانین لەم ڕۆیە زۆر بڵاوە. باشە تەکنۆلۆژیا هەتا بێ بڵاو ئەبێتەوە واتە ئێمە بمانوێ نەمانوێ واتە بەپێی مووقیفی ئێمە لە ژیانە تەکنۆلۆژیا بڵاو ئەبێتەوە. بەڵام مشکلەکە ئەوەیە بڵاو بوونەوەی تەکنۆلۆژیا مانای ئەوە نییە تەکنۆلۆژیا پێش بکەوێت چونکە ئێمە ئەبێ شتێکمان پێبێت واتە هۆشیارێکمان پێبێت بۆ بەکارهێنانی تەکنۆلۆژیا. چونکە ئەبینین لەم ڕۆژەیە شت نییە ئیسە لەوانەیە من علمم پێبێت لە تەکنۆلۆژیایە تۆ کەمترت پێبێ یان تۆ زیاترت پێبێ من کەمترم پێبێت بەڵام هێشتا تۆ هۆشیارتر بی لە من. یعنی من چەندی علمی تەکنۆلۆژیم پێبێت ئەگونجێ بە خراپ بەکاری بێنم کە ئەمەش نەهۆشیاریە بەڕاستی. چکە ئەگەر بیزانی ئەو شتە خراپ و بیکەی
ئەو هەر ناهۆشیاریت وتە بۆ مامەڵەکردن لەگەڵ تەکنۆلۆژیا بێ هۆشیاری تەکنەلۆژی بەڵێ زۆر باشە کاک محەممەد زۆر جار کە باز لە هەڵە باوەکانی ناو تەکنەلۆژیاکەین یەکسەر ئێمە مێشمان بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکانە ڕوا لەوەی کە بەخرا بەکاری بێنین یان هاک بکرێن یەکسەر ئەمە دێ بە مێشکمان ئایا جگە لەمە هەڵی دیکەی باوی بەکارهێنانی تەکنۆلۆژیا هەن خۆکی ئێمە ئامارەت ئەلکترۆنیەکان بەکارێنین بە ڕێگەی ئەوە داخلی ناو سوۆشیال میدیا بین سوۆشیال میدیاش بڵاوترین شتە کە کۆمەڵێک وێبسایت و کۆمەڵێک ئەپلیکیشنیان بۆ دروستکراوە ئێمە داغڵە بین بەڵام مشکل ئەوەیە هەر تەنانەت ئەگەر نمونەیەکیش بینەوەی کێک مۆبایلەکە ڕێت ناچێت کەتەلۆگەکەی بخوێنێتەوە نازای چۆن ئەم مۆبایلە بەکاربێنێت شتێکی پێوترێت سکیوریتی پاراستن لە هەموو بوارەکە پاراستن هەیە بە تایبەتی لە بواری تەکنەلۆژیا ئێمە ئەو پاراستنە ئەبێ بزانین و لەسەری بخوێنەوە واتە گەورەترین مشکلە لەلایەن یعنی کە بە تایبەتیش لە ئەم جۆرە وڵاتانە نمونە کوردستان نەخوێندنەوەی بابەتەکانە واتە نەخوێندنەوە لەسەر بابەتەکان یعنی ئیقامەحوجەی زۆر کەمە بۆ بابەتەکان چکە هەتا ئێمە بخوێنینەوە زیاتر شارەزابین بەڵام منێک کە خوێنەواریم نییە لە ئینگلیزیەکە نازانم هەر ئەسڵن کەتەلۆکی مۆبایلەکە بە کەڵکی من نایێت چۆن ینی مۆبایلەکەم بەکار بێنم کە نەکەومە هەڵەکانەوە کاتە ئەبێ ئەم وڵاتی خۆمە یان با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک شت دابین بکات یان ئێمەی گەنج هەڵەسین دەستی ئەوان بگرین و یارمەتیان بدەین ئەو کۆمەڵشتی کە حکوومەتە بێدابینی کات چییە وەکو کۆمەڵێک بەرنامە کۆمەڵێک لایەن شت کۆبنەوە یاسای بۆ دابنێن باشە چکە ئەوان جاری وایە شتەکە ئەخەنە دەست بەردەستە اینجا یاسای بۆ دانێن چکە کاتە ئێمە حەز لەو شتاناکەن کە قەدەغەکراوە ئەو کاتە یاساکەی سوادی نامێنێت بەس یەکشتی تریشەیە لە هەموو جیهانە هەر شتێک کە تازەیەتە بازارەوە چ تەکنۆلۆژیا بێ ئامێرێکی زیراعی و کشت و کاڵی بێ هەر بابەتێک کۆمەڵێک لایانی پەیوەندیدار و کۆمەڵێک ڕێکخراوە هەیە دڵ ئەم شتە شەرح دەکا بۆ خەڵکی بۆ نمونە بیرم نایە مەسەن یەکەم جار مۆبایل هاتبێتە کوردستان ئینتەرنێت سۆسیال میدیاکان تۆڕە کۆمەڵایەتەکان یەکێک بێ شەرحیکە وەکو شارەزای بۆی تەکنۆلۆژیا هیچ پرۆژەیەک هیچ پلانێک هیچ شتێکان نیە بۆ بابەتان ئێمە وەکو نوێنەرێکی ناوچەی تەکنۆلۆژیا کە ئێمە گروپێکمانێ الحەمدلله لە ماوەی کەمتر لە 3 مانگە 31,000 ئەندامان جوینی گروپەکەمان کرد من وەکو بەڕێوەبەری ماڵپەڕێکی گەورەمە دروست کردووە بە ناوی technokurd.org ئەمیش بۆ خزمەتکردنی تاکی کۆمەڵگایە واتە بێ ئەوەی هیچ ئیسفادەیەکی مادی بکەین تەنها بەوەی کە کۆمەڵێک کەس پشتگیریان کردین لە ڕووی معنەویەوە کە هۆستەکەشمان لە ڕاژەکار کڕیوە لێرە چی ئەەکەین تەمان سەرەتا گروپەکە هەر حەزەکەم لێرەوە ناوی بهێنم ئەردەڵان سید سادقی کە بەڕێوەبەری گروپی ناوچی تەکنۆلۆژیایە لە ماوەی 3 مانگە کە 30,000 ئەنداممان هەبووە ینی ئەندامەکانیش نەک ئەوانی شارەزای بواری تەکنۆلۆژین زۆربەی ئەوانەی کە مشکلیان هەیە لە تەکنۆلۆژیا وەکو مشکلانی کە جەنابەت یعنی لە مامۆستای ئاینیەوە بیکرێ مامۆستای پەروەردەی کەسی ئاسایی بە خوێنەوار و نەخوێنەوارەوە دێتە ناو گروپەکە پرسیاری خۆی ئاراستاکە باشە من خۆم کە لەگەڵ کاک ئەردەڵانەکە بەڕێوەبەرین جاری وایە بۆ خۆمان پرسیارمان کردووە لە ئێمە شارەزاتریتیایە لە ئێمە ینی خراپتریتیایە واتە گروپەکە بۆ ئەوەیە خزمەت بۆ هۆشارکردنەوەی تاکەکان زۆرتر چین چ پرسیارێکەکەنیانی ئەو بابەتانە زۆر مەوزوع زیاتر بوانی سوۆشیال میدیا کە خەڵک بەکاری ئێنێ بەداخەوە هیچ بەرنامەیەک نییە لەسەر ئەوە چۆن سوۆشیال میدیا بەکاربهێنین گرفتی ئێمە لە چیایە لە بەکارهێنانی سوۆشیال میدیاش ئێستا لەوێ ئێوە 30,000 ئەندامتان هەیە حتمما تا ئێستا 5,000 پرسیارات بێ گرفتەکان بە زۆری چی بگرە زیاتریش زۆربەی فەیسبووکە نازانێت بەکاری بێنێت واتە سکیوریتی فەیسبوک نازانێت ڕقم دابنێت ناتوانێت پاسوەرد دابنێت کە ئەمە مشکلەیە بەڕاستی مە مشکلەیە چونکە تۆ هەر خوێنەواریت هەبێ شتەکان بخوێنیتەوە ئەزانیت قەمحوجەمان بۆ بابەتەکە زۆر کەمە بەکە ینی ئێمە بووینەتە مشەخۆرێکی زۆر خراپ چکە ئێمە هەر بیزەبەت هەر مشەخۆین بەسەر ئەوە بەکاری ئەهێنین خۆمان دروستمان نەکردەوە بەڵام ئەبێ بینە مشەخۆرێکی باش بزانین چۆن بەکاری بین گرفتەکە لەوە نییە کۆمەڵێک کەس مەسەن پێویستی بە لە تۆڕە کۆمەڵایەتەکان پێویستی بە تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک نیە بەڵام هەر لە خۆیەوە داینا و ڕەنگە بێت سەرێشە بۆ کۆمەڵێک ڕەفیقی تریش لە ڕێی ئەوە بیزەبەت من ئەم شەو ئەخەوم نازان بەیانی چی ئەەکەم بەرنامەکە ئەەکەمەوە نازانم بەتەمای چیم باشە ئەو کاتە ئەبێتە هۆی خراپ بەکارێنان یان هەیە شتەکەی پێەیە بەڵام نازانێت قسەی لەسەر کات و چۆن بەکاری بێنێت نمونەیەکیش بینەوە هەیە بەس فۆتۆشۆپ بزانێت باشە بەس فۆتۆشۆپ بزانێت هەر پرۆژەیەکی فۆتۆشۆپ ببینێت قسەی لەسەرەکات ئەچێ بە خراپ باسیەکات ڕخنی لێگرێت ئێمە وەکو گەنجێکی تەکنۆلۆژی وەکو خوێندکارێکی ئایتیڵم چەندێک شارەزایم هەبێت لە هەر بوارێکە چەندە شارەزایم لەم بوارە هەبێت ئەبێ ئەوەندەش ئیسفادەم بۆ لایەنەکانی تر هەبێت ئیسفادەم بۆ یەکێکە بێت دەستی یەکێک ویرم و بیخەمە ناو ئەم بوارەوە چکە من وەکو خۆم ئەگەر پێشەوەی بێمە ئەم ناو بوارەوە هەر کەسێک بۆ دەستی کردم یارمەتی داوم پشتگیری کردوم ئێستا گروپەکەتان
ینی ئامانجی گروپەکەتان چیە؟ ناوەندە وەڵامی پرسیاری هاوڵاتیان بدەنەوە یاخودەوەیە کە گرفتی هاوڵاتیانیش چارەسەرەکەن چۆن چارەسەریانەکەن؟ بە دڵنیاییەوە گرفت چارەسەرکردن. ئێمە وەکو ستافی ناوچەی تەکنۆلۆژیا ماڵپەڕێکمانەیە بۆ تۆتوریال تۆتوریالین با بڵێن لە هەموو بوارێک لە بواری بەتایبەتی نێتۆرک داتابیس و سۆشیال میدیا و چەندین بەشمانەیە توان سەردانی ماڵپەڕەکەمانکەن تێکنۆکردۆت یعنی با بڵێن زەریایەکە لە زانیاری بەردەوام زیادی ئەکەین ئینشاءالله. بەڵام تا ئێسش پشتگیرمان زۆر کەمە ڕاستی ئێمەش بەهۆی دوشتی وەوە مەگەر ینی بەرەوە پێش بچین. کەواتە هوشیاریە چییە کە بەکارێنەری ئێمە پێویستی پێێتی وەریگرێت؟ چه جۆرە هوشیاریەکەەوە چینە هوشیاریانە؟ هۆشیاریان تەمەنەوە وکنهاوچی تەکنۆلۆژیا باسم کردێکێکە لەو چارەسەرانە، بەڵام پێش هەموو شتێک بزانە کە تۆ فەیسبوک ئەەکەیتەوە بۆچی بەکاری ئێنیت و بزانە ئەو پاراستنانی کە ئێمە ئەیخینە ڕوو بۆ خۆمان نییە، هەر بۆ ئێمەیە. شەرت نییە تۆ بڵێ لە بەشی کۆمپیوتەرم اینجا ئەوکو ئەبێ بزانم شارەزاب نشتەکە، نە تۆ پێویستە بێت دوایی کە زانیاریەکانت ڕۆی دوای ئێمە گەڵتە بۆ کۆمپانیانمانە کرد کە وەکو بۆن یۆرگوارد و ئەمانە کە ئێمە زۆر کە زانی گەڵتیان پێگەرنان و باشە پاراستنیی ئەوە خۆتان خەڵک واریەکەن و جا بەداخەوە ئەوان یارمەتی خەڵکیانەیە باشە ئەوان ئەیانویست یعنی تۆ لە تەکنۆلۆژیا نازانیت تۆ پێویستە کە بەکاری نێنی ئیکە بەکارێنی پێویستە شتێکی لەسەر بخوێنیتەوە. ئێستا زۆر باشە ئەو با بڵین لێکێک وەکو هاوکارمتی ئامانجی گروپەکەیەوە ڕەنگە کەس هاوڵاتیە گەنجێک ڕاستە ئێستا مەسە ڕەنگە مناڵانی ئەم سەردەمە زووتر بەدەر لە ئێمە زووتر تێکەڵی تەکنۆلۆژیاوە بن و شارەزیانە بن. کۆمەڵێک بۆچی مەسەن گرتە ڤیدۆیی کۆمەڵێک سیمینار وەرکشۆپ ناکەن یان بڵاویکەنەوە لە سۆسیال میدیا خۆیان لە بە شێوەیەک کە مەسەلەن کەسێک سەرەتا فەیسبوک دانێ ئینستاگرام دانێ تۆڕە کۆمەڵاتێکی تر هەتا ئەو بابەتانی تر کە بە ژمارە تەلەفۆنی شخصی خۆت لەو بەرنامانەی پەیوەندی وەکو ڤایبەرە واتسەپ ئیمۆیە هەموو شتێک بەم شێوەیە سکیوریتیەکەی بپارێزن ڕوونکردنەوەیەکی سادە ڕەنگە پێوانیە زۆریش قورس بێت. نا هیچ قورس نییە تەنها سەرەتا کەمێک کەسەکە ینی خەمحجەی بکات و بابەتەکان بخوێنێتەوە ئەو بۆ مەسەلەی ئەوەی ژوتت سیمینار و وەرکشۆپ تا ئێستا وەرکشۆپ و سیمینارمان نەبووە، بەڵام بەڕاستی بابەتمان زۆرە وەکوتم وێبسایتەکە ئەکاتە تۆتوریالێک شت فێر بێت و هەر کێشێکیش هەبوو لە گروپ پرسیار ئەکات و جوابی ئەدرێتەوە و چارەسەریش ئەکرێت. ینی ئێمە بە کورتی لە ناوچەی تەکنۆلۆژیا ئامانجمان خزمەتکردنە بە تاکی کورت. خسا 30,000 کەس لەوێ بەشدارە، بەڵام لە کاتێک ئامەساگەر هەر بەلانی کەم 150 هەرێمی کوردستانی تەکنۆلۆژیا بەکاربێنێت 2.5 ملیۆن زیاترەکە ینی ئێوان چی بکەن ناقسی 30,000 کە 2 ملیۆن زیاترە بێنێتەوە هێشتا هەر ڕەنگە ئەگەر معلوماتی نەبێ. ڕاستەکەی بە دڵنیاییەوە کەسێک بۆیە ئاماژایم جوین ناوچەی تەکنۆلۆژیاکەم خۆم ینی کە بەڕێوەبەری ئەوێم لەگەڵ کاکار دەڵام سید سادقیە چەندین جار ئیسفادەم لێ کردووە، ینی خۆم کە ئەوەمان دامەزراوە چەندین جار ئیسفادەم لێ کردەوە واتە هەر تاکێکی کورد ئەچێتە ئەوێەوە ئەتوانێت هەم خزمەتکە هەم زانیاری لەبەر دەرفەتی کەمیشمامەوە یەکێکە لە ئاسیتە زانیاریەکەی لەسەر بەکارهێنانی تەکنۆلۆژی ئەتۆڕە کۆمەڵاتیەکان ئەوەندە نییە بێتە ناو گروپەکەی ئێوە بیدۆزێتەوە چونکە ئەمڕۆ کەزین زۆرێک لە خەڵکە نەخوێندەواریان نییە شتێکی عیبە نییە نازانێ فەیسبوکەکەی بەکاربێنێ نازانێ نووسینی سەر ڕسمەکەی خۆشی بنووسێت چۆن بتوانێت گروپەکەی ئێوە بدۆزێتەوە ئەمانە ڕوبەڕووی چه جۆرە هەڵەیە کە بنەوە و ئەمانە چۆن نەبێ هوشیار بکرێنەوە وڵی بەداخەوە بێ کۆمەڵێک بێ هەر فەیسبوک کوشتیان نەبێوان بۆ مەسەلەی ئەوەی بڵێ فەیسبوک یان با بڵێن سۆشیال میدیا بەکارهێنانی نۆک پێم وتی ئەچێت سەر فەیسبوک نازانێت چی ئەکات یان لەوانەیە بڵێ من پاراستم ناوێ من تەنها ئەچم بۆ نە پۆستێکم یان ڕسمێکی خۆم دانم بەڵام هەرچۆنێک بێت ئەو زانیاریە بۆ تۆ گرنگە بۆیە تۆ پێویستە لەسەر ئەو زانیاریە بکۆڵیتەوە یان وەکو وتم ئێمەی گەنج کە لە تەکنۆلۆژیایە باشین یان ئەگەر شتێک بزانین لەسەر تەکنۆلۆژیا خزمەتی ئەوانیش بکەین واتە دەستی ئەوان بگرین و بهێن ناو بوارەکەەوە بەڕاستی پێویستە. زۆر باشە کاک محەممەد دەستەکانت خۆش بە سپاس بۆ زانیاریەکان بۆ هیوای کام ئێوە برەو بە گروپەکەتان بدەم و ئەمیش بتوانن خزمەتێک بە هاوڵاتیان لە بابەتی تەکنۆلۆژیا و زانیاریە بکەن بۆی کە نەکەوینە ناو هەڵەکانەوە. بینەرانی عزیز پاشناوڕێک درێژە با پەیامی ڕۆژ دەدەین لە بابەتی دووەمی پەیامی ڕۆژدا پێتان دەگەینەوە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەبتلۆن ئارامبەخشە بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت
شیری ئەپتیلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتیلۆنی هۆڵندی. شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئەمڕۆ ساڵ ڕۆژی ئەنفالکردن و جینۆسایدکردنی گوندی جەلەمۆردە. پەیامنێرمان جەلال جەباری فیچەرێکی بۆ ئامادەکردوین لەگەڵ یەکێک لە کەسوکاری ئەنفالەکان قسە و گفتوگۆ دەکات و چەند دیمەنێکی گوندی جەلەمۆردیشی بۆ تۆمار کردین. پێکەوە بینەری ئەو گفتوگۆیە دەبین. وەڵا هەر بۆ بەیانی خەڵکە هەر هەموو دیەکەی چۆڵ کرد چۆ ئەو چەمو شیوانەوە بۆ خۆشاردنەوە کە 2 سەعات 9 بەیانی بوو حکومەت لە 4 قۆڵەوە هجومی کرد بۆ ئەم منتیقەیە. خەڵکی دیەکە هەمووی بەعام ئەوەی هەیە بۆ هەمووی بدی ئەو چەمان و دیەکەی چۆڵ کرد. وەڵا 2 سەعات 8 تا حکومەت لە 4 قۆڵەوە هجومی کرد لە قۆڵی ئاغزلێر و قۆڵی تەقتەق و قۆڵی بڵێن ناوشوان و ئەو بەری کۆیەوە. بۆ آخر زەمان خەڵکیکە هەمووی چۆ ئەو چەمانەوە بۆ دەوە نیوەڕۆیەتی چونکە مەقاومە نەبوو. پێشمەرگە زۆر چیتا بوو بۆ کات بە چونکە لەبەر چیماکە پێشمەرگە مەقامی وای نەکرد. گوتە چما واشێن بەس مەقاومەکە تەقێ بگرێ چما واشێنی. ئەتی بۆ شەڕیتیانەوە بەڕاستی دیەکە. بۆ نیوەڕۆ حکومەت لە هەسوان قۆڵەکەەوە گەیشتە ناو دیەکەمە بە کۆپتەر ویتە بە جاش و جەیش و بە هەموو ئەسلحەیەک هجومی کرد. خەڵکەوانی پێیان لە ناو ئەشکەوتەکان لەو چەمانە خۆیان بشاردنەوە. تقریباً 5 ڕۆژێمە لەو چەمانەیە بووین. دیەکە تەوەقکرا هەر هەمووی تەوەقکرا لە بن ئەشکەوت و شاخ و ئەمانە خەڵکە لە بن ئەو ئەشکەوت و شاخانەیە خۆی حەشاردا بوو. وتی بزان لایەکی چیە بێت چی ڕۆدە. وەڵا ئیتر گوتیان ئەنفالەکردن و کاتەوە ئەوکو ئەوە نەبوو بڵێ نەمانزانین. گوتمان حکومانگە بشمان بگرێ یعنی خەڵکەش بگرێ تێگا سز لەگەڵ ماوەیە بەرێدا. وەڵا ئیتر تقریباً 5 ڕۆژ لەو بن ئەو شاخانەیە بووین خۆمان مات کرد. ئیتر کە دیەکەی تەوەق کرد و هەمووی تەوەق کرا ئینجا هجومی کرد بۆ چەمەکان بە چاوساغی جاشەکان ئەمانە هجومی کرد بۆ چەمەکان. چەمەکان کە چوە چەمەکانەوە خۆی تقریبا 6 ڕۆژێمە لەو سەمانەیە خۆمان مات کرد. ئیتر 5 بوو بەیانانەکە هجومی کرد بۆ ئەو چەمی بابڕشە و چەمی هەزارکانی پێڵێن لە خەڵکی دیەکە لەو دوو چەمەیە کۆبووە. وەڵا ئیتر هجومی کرد بۆ بەیانی هجومی کرد لە ناو چەمەکانەوە بە جاش و بە
جيش وإتي بكوابتر وبحموي هنا أصل حيل وجميكت والله إتي خلق لو تسمى أشكرت وانيا هاي حميان دادكت حميان داد كل سمكان سنة سمكوا مقاومة نبو براسي سنة سمكان أوجنوا من دالو معناها هاي حمو سرخص حميان سرخ تدي يعني وقت وين بلي آخر زمان بآخر زمان بوروجه اتي مروا مالاتي أمديانا هاي حموي بدو تياكا هاد حميان بتالان بت أو زي شو زاشا حمي بتالان بت اتي خلكان أوي اليدا حمي كوكدو أو لو 8 سرخ تونك مقاروشتا حمو هاي نابو ناودي كوا اليدا بو والله سريع خذ يتبع إيفو بسياري عسكري ومعنا حد حمي عرابيس كده ناو إيفو سياري عسكري والله أوي بدأ بجنو من دالو اختيارو هيك عن نبت يعني هيك مدينيش أوي جيرا أو رجا حد حمي سرخ بدأ حەفتەی ڕەمەزانە و ساڵیادی ڕووداوێکی مێژوویە لە جیهانی ئیسلامی کەویش غەزۆی بەدرە یاخود شەڕی بەدرە کەوا لە نێوان موسڵمانەکان و هەروەها ئەوانشی کە نەیارەکانی ئیسلام و موسڵمانان بوون ڕوویدا کۆمەڵێک زانیاریمان هەیە دواتر لەگەڵ هاوکارم بە میوانداری مامۆستا ئارام خەباتی زیاتر قسە لەسەر وانەکان لە جەنگی بەدر دەکەین. كفر إيماني جوايا إيمان داوي يكتا پرستيكا داوي حكم راني خواهي پروردگار قال لمقابلة كفر داوي چيكا داوي أوكا كبراسي هزارها بدهبه هزارها غير خواه به باشا هزارها برنامج غير خواهي برنامج خواهي پروردگار هبه لبرو سيرك تجيران رو أدا أنت جيران خواهي پروردگار خواهي أفرمي لا تيكش أفرمي ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد أفرمي براستي ناكري أمدو أنا بيك وبكلين ريان بويا لزماني بيغمر على سنتي جاني بيغمر صلى الله عليه وسلم مسلمان ياخذ إسلام خوي بشوين شر دقري لم حالته وكو عرضم كردن أما يم حازقم أنفك لي راس كينوا إسلام كاتك يستوتي بيامي إسلامتي وبيرو باوري يكتا برسي لسر زي أبلاو كاتوا داوي شرينا كردوا على اليوم قرر من بيام بلاوكمو من أمي بيامي يكتب تو بيامي بيديني خود بلاو كردوا حق بخود دي حق بمنش بيامي يكباتي برستي خون بلاوكمو بلان دنيا بلوي كبيباوران أميان بي تحمل ناكلي بيغمري خواه صلى الله عليه وسلم جياني بيمان أسلمينيا لما كيا كاتك دعويك الليان قبول نكر بيغمري خواه عليه الصلاة والسلام كاتك همو قرش ليان كوبوا وتياني محمد ورا بعد صلحي لقلتوا بكين أقلت هي بكين بالرئيس أتكين أقلت هي بدنيرين بخارج أتكين بكين بالدولة منتين كسمان أتكين أتيج جوانتي جنب بيغمري خواه عليه الصلاة والسلام فمين نخي من يك بيامم هي بيتان أليم بيتان أليم يك كلمة ليتان دواكم أم كلمة بصلحي بيني إيما أويوبي أبو جهل لما جيت قابوتي وأبوك وعشر كلمات جا صلحك بيني إيما وتوك وتبت السرية كلمة أو خوتو تون لا إخوان بسري باوكد أو خوتو دا كلمة باشا بيغمر يخاف أن يقولوا لا إله إلا الله تفلحوا من الله تنهاب لن لا إله إلا الله هلم بيامن بيها أبو جهل وجماعة هم عند ساكر بهاور بابا يما شريك نعمل سلام كلمة أمان لقل إسلاما نانكر يبويك إسلام داوي توحيد قاعد أو داوي زور باش غيره ما وصبوي لا بيامكان وأنا كان شري بدر دون كرينه یەکێک لەو شتانە پەیامبەر فەرمانەکە بە دیلەکان هەر یەکێکیان منداڵانی موسڵمان دە منداڵ فێرکن لە کاتێکە بۆ موسڵمانەکان خۆیان خوێنەواریان نەبوو بۆ مامۆستایان نەبوو بەس بۆچی ئەمەیان کرد یان بۆ بیانوێگە گەڕانبووی مەسەن دیلەکان بە ڕێگایەکی ئاشنا ئەوە یەکێک لە حیمایەتیان عەرزم کردی یعنی ئێمە پێغەمبەری خوا سەرەتا لەبەر خوای گەورە فەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين للعالمين لا فەرمی للمسلمين پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بەزەیی حتا بە کافرەکان هاتۆتەوە بە بێباوەڕەکان هاتۆتەوە
یعنی پێی ناخۆش بووە بمرن و بە بێدینی بچنەوە بەردەم خوای پەروەردگار. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر جار ئەو خزمەتانەی کردوێتی خزمەتی مرۆڤایەتی بووە، خزمەتی مسلمانان نەبووە. تاریخی ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حتا لەناو کۆمەڵگای قوڕەیشا کە ژیاوە بزانە چی لەگەڵا کردوون، لە سوڵحەکانە کە بەشداری کردووە کە زانیوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات زانیتی سوڵحێک یاکو پەیماننامەیەک بریتی بووە لە بەرگریکردن لە مەزلومان، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات بەشداری لەگەڵا کردوون. هاوکاری هەموو لایەنێکی اقتصادی و بەرەو پێشچوونی میلەتەکانی کردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەلێرەشا پێغەمبەری خوا ئەم پەیامەمان پێڵێ، ئەڵێ کافرەکان بێ باوەڕەکان من بڵێ ئێستا ئێوە لە بەردەستی منان ئەتوانم هەمووتان بکوژم، بەس ناتان کوژم، وەرن با من سڵحی لەگەڵ ئێوە بکەم، مەرحەلەیەکە ژیانتان بدەمەوە، بەشکم بیرکردنەوەیەک تا قۆناغێکی کە بیرکەنەوە ئینشاڵڵا بەشکم وەکو چۆن لە تائیفە کاتێکە بەدبارانی ئەکەن و دەری ئەکەن، جوبرائیل دێت ئەڵێت خوای پەروەردگار ئەفەرمێ ئەگەر ئەتەوێت ئێستا لە بینی ئەم دوو شاخە ئەوان هێنمەوە یەک و تاقانی لێ دەرناکەم. پێغەمبەری خوا فەرمێ نائومێدم هەیە لە ناو وەچەی ئەمانە خوای پەروەردگار کۆمەڵی خەڵک دروست کات کە خوا پێغەمبەری خوایان خۆش بێ. فعلا وابوو یەکێک لەو سێ شوێنەی کە لە دوای وفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دینی خوا هەڵنەگەڕانەوە تائیف بوو، مەکە و مەدینە و تائیفمانەوە، باقی هەموو شوێنەکان هەڵگەڕانەوە لە دین. ئەم ئومێد و ئومنیەتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ بەشەریەت بووە، فعلا ڕەحمەت بووە بۆ هەموو عالەم. یەکێک لەوانە ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات ئەسیرەکان بانەکە، ئەڵێ وەرن چی ئەتوانێت نەفسی خۆی ڕزگار بە پارە بە ڕزگاریکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات دوو لایەنی پێکیە، نەفسی ئەم ڕزگارەکە لە مردن چەندێکی کەی ئەیاتەوە لە داهاتەوە ممکنە فعلەنێکی هەندێک لەمانە لە داهاتەوە مسلمان ئەبن. چەندی دوم ئەوەی کە پێغەمبەری خوا لایەنی مادیەکەی اقتصادی دەوڵەتەکەی بەهێز دەکات. حاڵەتی دیکە پێغەمبەری خوا لایەنی زانستیە. دایم پێغەمبەری خوا زانیوێتی کە وەکو خوای گەورە فەرمێ فەسئەلوو ئەهلە الذیکری ئین کنتم لا تعلمون. چەندە عالەمی لە تۆ عالەمتر هەیە، چەند تۆ زاناوی لە تۆ زاناتر هەیە. پێغەمبەری خوا باش ئەزانێت کە لە ناو سەحابەکانە معەلیمی تایە، زانای تایە، باش ئەزانێت لەوە چی هەندێک زانست هەبێ لە ناو ئەمانە هەبێ لە ناو ئەمانە نەبێ. قەی چێکە بەمە هەم وەکو عەرزم کرد ئەیکا بە بیانوویەک بۆی کە ڕۆحی ئەمانە ڕزگار کار کرد و بەشکم خوای گەورە ئومێدییان باتێ بگەڕێنەوە ڕاستەش قامەکە و بە مسلمانەتی ئەمجارە بێنەوە بەردەستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. دووش توانیوێتی بەهۆی ئەمەوە زانستێکیان لێ وەرگری ئەگەر ئەم زانستە هەش بێ تەقویەکە بۆ مسلمانان و هەم بەڕاستی زۆر جار تۆ کە یەکێک ملکەت ئەەکەی بە شتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات پێی خۆش بۆ ملکەتیان بکە، یعنی هەستکەن لەوەی کە باجەگەدەن. خۆ ئێستا ئێمە جزیە هەیە لە ناو دەوڵەتی ئیسلامیە، بۆ ئەو کەوینانەی کە لە ناو دەوڵەتی ئیسلامیە ئەژین ساڵانەیەک دیناریان لێ وەرەگرێ بۆ ئەوەی کە بەڕاستی بزانن ئەمانە لەژێر سایە سێبەری دەوڵەتی ئیسلامیە ئەژین، بەس بۆ ئەوەی کە بزان ئەمان عەلەمێ لەسەریانەوە کە عەلەمی لا ئیلاهە ئیلا اللهە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات ئەمانەکە هاتون ئێستا بۆ ملقستاندنی ئەم سەحابیانە هاتون و بۆ کوشتنیان هاتون، هەروە بە سنگی بەرز دەوسمەینە نەڕۆ ناو شاری مەکە و قۆڵ بەیانەوە، نە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات هەست دەکات دووشتکانی کاتیا دروست کات. باشە بەهۆی کە چۆنە لێ سوکە جزیە یان سوکە سەرانەیەکیان لێ بسەنێ بەهۆی ئەمەوە بەڕەڵامان کردویت. وەزای دەوەکو عەرزیشم کردی ئومێدێکیان پێ ئەداتەوە سبەینێ ئومێد و هیوایەکە کە وەکو عەرزم کردی فعلەن لە داهاتووە پێغەمبەری خوا ئەمانی کە بەڕەڵای کردن کە گەڕانەوە شاری مەکە زۆر لەمانە مسلمان بوون و هاتنە سەفی مسلمان. گەورەترین میهرەبانیشە بەرامبەر بە دیلێک تۆ بەم شێوازە ئازادی بکەیت، کە دەسەڵاتیش هەیە هەموو شتێکی لەگەڵا. زۆر باشە. کەواتە دەمەوێت بزانم لە ڕوو سیاسیەکەەوە چه پەیامێکی هەبووە بۆ نمونە کە مسلمانەکان کەم بوون لە چاو کافرەکانە. لەم ڕۆیە لە دوای 1400 و ئەوەندا عادەتەن بەرەی هەمیشە مسلمان یاخود ئەوانەی کە لەبەری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆیان لەو بەریا دەبینەوە کەمینەن بەراورد بۆ بەبەرەکانی دیکە. بەڵام ئەمە وا ئەکا زۆر جار پەنا بۆ ڕێکەوتنی سیاسی بۆ هەندێک ملکەچ بوون بە جۆر لە جۆرەکان ببن. بەڵام ئایا بەدر یاخود کەمینەیە کاوکات لەگەڵ پێغەمبەری خۆیان بوون صلی الله علیه و سلم چه پەیامێکمانە داتێ بۆ ئەمڕۆکە کە بزانین چۆن سیاست بکەین؟ بارك الله فيك. طبعا بنسبتي او بيامو بيامك زور بقوتك من براسي وسم قصي لسر كام بيغمر اخو عليه الصلاه والسلام خوي برجال القران ابي فهمي بعض مسلمان او هيك جويل او باش بثانيه يما قد نابين بويكا بيبين بزوريني اهلي سرزوي خوي جورا بيبين مسلمانان او تيهبون هر كمينان هر بكميني جميع النوا بەڵام مەرجیش نییە هەر کە مادام کەم بووین بڵێن ئێمە لەسەر حەقین لە بابەتی فعلا وایە
ئێمە ئێستاینە سەر ئەوەی کە بەچی ئێمە لەسەر حەقا بین بەڵام ئەوەندە بزانین کە ئێماڵین کەمینەین خوای گەورە بۆ خۆی لە قورئان فەرمێ وما ئەکثەر الناس ولو حرصت بالمؤمنین ئەگەر زۆر سووریش بی بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ ئەگەر تۆ زۆر سووریش بی لەسەر موسڵمان بوونی خەڵک زۆرینەی خەڵک موسڵمان نابێت زۆرینەی خەڵک موسڵمان نابێت بەڵام گرنگ ئەوەیە کەمینەی موسڵمانان بتوانن حکومڕانی ئەو زۆرینەیە بکەن دادپەروەری بچەسپێنن چونکە کاتێکە ئەو زۆرینەیەش کە حکمی خوش تەطبیق ناکەن لەژێر سایه کەمینەکە ئەژین دادپەروەری ئیسلامەتی ئیسفادە لێ ئەەکەن چونکە ئەوانەی کە لە ناو شاری مەدینەیە ژیاون لە جوولەکەکان لە حتا بێدینەکان مشریکەکان ئیسفادەیان لە دادپەروەری حکومڕانیەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە ئەندازەی موسڵمانەکان کردووە جا دوای ئەوە ئێمە لە کاتێکە کە جەنابتە فەرمی کەمینەی شەر نییە لەسەر حەق بین نەخێمی ژواڵە ئینسانی موسڵمان بەڕاستی ئەبێ هەم لە ڕووی مادیەوە ئیتیزامەتی تەواوەتی بە دینەکەی خوای پەروەردگارەوە هەبێ هەم لە ڕووی معنەویە زۆر لەگەڵ خوای پەروەردگاری خۆیان تێکەڵ بوو بێ ئەنجا ئەو کاتە خوای پەروەردگار نەسەد و سەرکەوتنی بۆ ئەنێرێ ئێمە ئەم کەمینەی کە لێرا کە ئێمە باسی لێواکەین کە بوو بە وەرچەرخاندێکی گەورە لە مێژووی مرۆڤایەتیە و لە مێژووی ژیانی پێغەمبەر و سەحابەکانی ئەو زەمانەیە بە تایبەتی چونکە بەڕاستی بەدر پەیامێکی دا بە گوێی هەموو موسڵمانەکان لەلایەک بۆ هەساندنەوەی وورەیان و تەشجیعیانەکە لەوەی کە بەڕاستی ئێوە ئیتر ئێوە ئەوە نین کە وەکو لوقمەیە خەڵک تەماشاتان کە بتانخوا پەیامێکی دا بە غەیری موسڵمانەکانیش کە بەڕاستی موسڵمانەکان لەو قۆناغا نەماون هەر فەڕ و ڕاکەن و خۆیان شاردنەوە خۆیان حەشاردن ئیمڕۆ پەیامێکی دا بە گویانە لە مەولا دیفاعەکەن لە نەفسی خۆیان لە مەولا ڕوبەڕووی کوفر و ئیلحاد و بێباوەڕان ئەوەستنەوە وەلەو چەندە زۆریش بن سەرکەوتنیش بە زۆرینە نییە سەرکەوتنیش بە زۆرینە نییە کە خۆناغی دوای ئەوە حەزم کرد لێوە باسی لێوە بکەم باشە لێرا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بەچی سەرکەوتنی بەدەستهێنا خۆ بۆ شەڕ نەچوو بۆ دەرەوە وەکو عەرزمان کردن ئەم دوو قیوایە ئەم دوو دەسەڵات و هێزە مقارنە ناکرێن هەزار کەس بە کامل ئەسلحە و قوات و بە ئەسلحەی شەڕەوە هاتوونەتە دەرەوە بۆ شەڕ هاتوونەتە دەرەوە باشە هەموو غەمی شەڕیان هەیە 300 کەسیش لە مقابلی ئەوانە ومێد و هیوای شەڕیان نەبوو هاتوونەتە دەرەوە هیچ ئەسلحە و قواتێکیان لەگەڵ خۆیانە نەهێناوە باشە یعنی نابەرابەریەکی زۆر لە نێوانی ئەم دوانە هەیە بەڵام کاتێک کە شتێک ئەبێ بە حاڵەتێکی حەتمی ئەبێ ڕووبا ئەبێ ئەمجا تۆ ئەو ڕێگانەی کە خوای پەروەردگار بۆی داناویت جێبەجێیکیت دوو ڕێگەی گرتە بەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆی کە خوای پەروەردگار ئەوەیە کە ئەفەرمێ لە دوای ئەوە فتەوەکەل عەلە الله ئەم دوو ڕێگایە مسلمانان پێویستە عینەن پێغەمبەری خوا ئەم ڕێگایانە هەڵبژێرن بۆ ئێگاگە بیانێ بگەن بە نەسرەت بەڵام دڵنیاش بە لەوەی کە هەندێک جا ئەم ڕێگایانەش ئەگریتە بەر ناگەیتە نەسرەت چونکە نەسرەت هەدەف نییە لای خوای پەروەردگار داواکاری خوای پەروەردگار نییە لە مسلمانەکان ئەوێت بگەیتە نەسرەت بەڵام شەرط نییە چونکە بە دەلیلی ئەوەی کە ئەگەر ئێمە سەیری ژیانی پێغەمبەران ئەو هەموو پێغەمبەری ڕابردووەکەین سیرەکەی زۆربەی ئەو پێغەمبەرانە نەگەیشتونە لە نەسرەت زۆر ئەوە پرسیارەکرێتەوە ڕوبەڕووی ئەسەی مسلمانان لە نمونە لە ینی بچووکترین شت لە هەڵبژاردنیە کە مادام دەنگێکی باش بەدەستنێنن لەن ئێوە لەگەڵ خۆیان ڕاست ناکەن واتەمە نابێتە پێوەەر مادام ئەگەر سەرکەوتنت بەدەستنێنە ئیدی تۆ ڕاست نەکەی لەگەڵ هەر مۆزوع ئینتیخاباتە بینیتەوە ئەوە ئێمە قەت زۆر ینی زۆر زەحمەت تەسەورەکەم ئێمە ببین بە زۆرینەتیایە باشە چونکە گوعرزم کرد ئاەتەکە ئیشارە بەوەدا مەگەر خەڵکانێک وای لێبێ خۆیان مسلمانیش نەبن داوا لە مسلمانان کە حکومڕانیان کە وەکو لە دەرێژ بە تاریخی ئیسلامەتیەکە تەماشاکەی زۆر قەوم هەبووە ئیسلامیان قبول نەبووە وەکو بیر و باوەڕ بەڵام وەکو حکومڕانی قبوڵیان بووە لەو کاتانە لە ئینتیخاباتە لەوە چی ئێمە سەرکەوین کە خەڵکانێک هەبن ئێمەیان بێ لە ڕووی حکومڕانیەوە بەڵام ئێمەیان نێ لە ڕووی عەقیدەوە ئەوەش واریدە ئەکرێ کابرا بۆ نمونە ئیلتیزام بە جوویەتی خۆیەوە بکات بە نەسارە گاورێتی خۆیەوە بکات بەڵام ڕازی بێ لەوەی کە ئیسلام حکومڕانی بکات و دادپەروەری لەسەر بچەسپێنێ وەکو عەرزم کردی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هات بە دوو شێواز دوو ڕێگاری گرتە بەر بۆی کە ئومێدەن ئینشەڵڵا خوای گەورە لەسەرزی بەنسی بکات یەکێ لەو هۆکارانە چی بوو هۆکارە مادیەکان بوو شەڕە چی و پێ وەرە کاکە ئەڵێ ئەوەی کە ئێستا حازرە لەسەر ئەمە ئیشکەین دوو فرسانی لەگەڵایە هەفتا حوشتری پێیە 300 نەفەری پێیە کۆمەڵێکیش شێریشان پێیە لەگەڵ کۆمەڵێ ڕما لەگەڵ کۆمەڵێک تیر و کەوان بەدەستە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی ڕمەوانەکان ئەجا یەکێ لەو دەرزانی کە لەم بەدرا وەرگیری ئیبداع داهێنان کە بەڕاستی ئیسلام
بە درێژانی مێژوو هەر ئیبداعی هەبوو هەر داهێنانی هەبووە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لەم جەنگەیە داهێنانێکی تازەی هێنایە ئاراوە کە بریتی بوو لە شەڕکردن بە شێوەی سەف کە خوای گەورە لە قورئانە وەصفی ئەم سەفەی مسلمانانەکە إن الله يحب الذين يقاتلون إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا خوای گەورە وەصفی مسلمانەکانەکە کە لەم شەڕەیە بە سەف طبعا لە عادەتی جاهلیەتە لە ڕابردووە شەڕیان چۆن نەکرد کەڕ و فەڕ لێ دەو بگەڕێرەوە بەم شێوە بە جەماعی شەڕیان کردووە بەڵام بەڕاستی کە لەگەڵ قوڕیش ئەم حاڵەتیان بینی شتێکی نامۆ بوو بەلایەنەوە کە بەڕاستی هەزیمەتی ڕووخاندن یعنی نازانی ئەمە بە چ شێوێ ڕوبەڕوویان ببنەوە تاکتیکی نوێیە کە فعلا ئەوە یەکێکی وەکو محەممەد فاتیحیش کە بۆ هۆی سەرکەوتنی لە شەڕی قوستەنتینیە تاکتیکی تازەی بەکارهێنا بەهەرحاڵ پێغەمبەری خوا هات ئەم حاڵەتی گرتەبەر ڕمەوانەکان ئەوانەی کە ڕمیان بەدەست بوو خستێ پێشەوە ئەوانەی کە تیرهاوێژەکان بۆ خستێ سەفی دوایەوە مەشاتی خستە دوای ئەوانیکەوە بۆی ئەوانەی کە بە ئەسپ سواری دێن ڕمەکان لە پێشەوە هەموو ئەوانە بخەن دوای ئەوانەی کە بیانێ هجووم بێنن بە تیرەکان لیاندن ئەوانەی کە لە تیرەکان ڕزگاریانە بێ مەشادن جاریان بدا باشە حاڵەتێکی زۆر نوێبوو بە نیسبەتی قوڕیشیەکانەوە بۆیە بەڕاستی هەزیمەتێکی زۆر گەوریان تیا خوارد عەرز دەکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام حاڵەتێکی نوێی بەکارهێنا هەندێک تاکتیکی تیا بەکارهێنا یەکێک لە تاکتیکان حتا بیئەی بەکارهێناوە پێغەمبەری خوا کە لە جێیشەکەی لادا چوو لەکوێ لایدا لەکوێ ڕۆژ هەڵدێ لەوێ لایدا لە مقابلە بەرامبەرەکانی بەرامبەر ڕۆژ وەستان بۆی ئەمان پشتیان لە ڕۆژ بێ ڕۆژ تەسیر لە چاویان دەکات ئەوان کە چاویان بەرامبەر بە ڕۆژە بێ زۆر چاویان بەرامبەر بە ڕۆژەکە هیلاکە بێت و وەکو تاکتیکی کە کۆمەڵی تاکتیک بەڕاستی پێغەمبەری خوا کە لەم شەڕا بەکاری هێنا ئیسفادەی لێکرد بۆ سەرکەوتنی ئەمە لە نەمادیەکە زۆر شتی تێدایە کاتمان زۆر بەدەستەوەنی ئیشارەی پێدەین بەڵام دوای اینجا پێغەمبەری خوا لەلایەنە معنەویەکە بێئاگا نەبوو کە ئیزانی بەڕاستی نەسرت تەنها بەدەست خوای پەروەردگارە بۆیە ئەنجا چوو ناو ئەو کوخی کە دای نابوو کە طبعا بە اقتراح یەندێک لە سەحابەکانێکی لەوانەکە معادی کوڕی جەبەل وتی پێغەمبەری خوا پێویستە تۆ کوخێکە بێ پارێزراوی لەم شەڕەیە ئەوەش یەکێکە لەوانی کە قیادە بێ لە هەندێک حاڵەتدا بە قسەی قەواعیدەکەی بکات کوخێکیان بۆ دانا پێغەمبەری خوا لێوتەوە جیهادی دەرەکرد بۆ جێیشەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەنجا پاژەوەی هەموو لایەنە مادیەکانی ئەنجا دەستی کرد بە پاڕانەوە وەکو خوای گەورە فەرمێ إذ تستغيثون ربكم فاستجاب لكم أني ممدكم بألف من الملائكة مردفين ئەی پێغەمبەری خوا بیرکەرەوە لەو کاتانەی زۆر پاڕایتەوە لە خوای پەروەردگار ئەبوو بەکری سیدیق فەرمێ ئەمەندە پاڕایەوە خوایە ئەمانە بمرن ئەمانە بکوژێن ئیمڕۆیتی لە سەعەتدا ناپەرستریتەوە خوایە داوات یەکەم نەسرەتەکەی خۆتم بۆ بنێری خوایە ئەم جارە یارمەتیم بی خوایە بۆ شەڕ نەهاتوومەتە دەرەوە خوایە بەهان زۆر پاڕایە ئەفەرمێ هەتاوەکو ئەمەندە چەند جا ئاباکە لە شانی ئەکەوتە خوارەوە ئەبوو بەکری سیدیق یایە بە شانی پێغەمبەری خوا وەڵڵاهی خوا بێئومێدت ناکا وەڵڵا خوا ناومێدت ناکا حتا ئەمەندە پاڕایەوە ئەنجا بفەرمێ جوبرەئیلی بە چاوی خۆی بینی هاتە خوارەوە پێغەمبەری خوا فەرمێ ئەبشیر یا ئەبا بەکر ئەتا نەسر الله ئەبوو بەکر مژدەم بەرێ نەسرەتی خوای پەروەردگار ئەوە جوبرەئیلم بینی بە خۆی ئەسپەکەی هاتە خوارەوە باشە خوای گەورە فەرمی لە دوای ئەمە هەم دوو حاڵەتەکەی گرتە بەر پێغەمبەری خوا بەڵام خوای گەورە فەرمی وما جعله الله إلا بشرى وتطمئن قلوبكم خۆ مەلایکانە نەنادە خوارە بۆ مەوزوعی نەسرەت لای خوا خۆیەتی ئەمە تەنها حەزم کە ئێوە دڵتان پێ خۆش بێ بڵێن مەلایکە هات تەنها دڵتان بەوە خۆش بێ کە دڵتان سابت بێ ئێوە قووەتێکە لە پشتانەوەیە بەڵام وما النصر إلا من عند الله نصر سەرکەوتن إلا لا خوای پەروەردگار خۆیەتی کە خوای گەورە وعدی داوە مسلمانان ئەگەر بێت و ئیلتیزام بە دینەکانەوە کەن سەریان نەخا ئیلتیزام بە دینەکانە نەکەن سەریان ناخا یا وەکو هەندێک جار ئیمتیحانیان نەکا هەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە شەڕی حونەینە ئیمتیحان کرا لە شەڕی ئوحودا ئیمتیحانیان کرا کە پێغەمبەری نازاری تیا بووە هەفتار سەحابەی نازاری حەمزەی کوڕی ئەبوو تالیبی تیا شەهید بووە ینی ئەمە شەرت نییە ئێمە بڵین کاگەر لە هەر شەڕێکا شکستمان خوارد وەڵای ئەمە ئیلتیزامان بە دینەکەمانەوە نەخێر خوای پەروەردگار لیەمیز الله الخەبیث من الطیب زۆر جار خوای گەورە پاکمان کاتەوە ئەوێت بەڕاستی ژەنگی دڵمان پاکاتەوە بۆیە بەڕاستی من ئەڵەم حەزەکەم ئەو پەیامە بڵین ئێمە هەر جارە شکستمان خوارد یان خوا نەخواستە لە شەڕێکا یاوەکو بڵین لە هەر ڕوبەڕووبوونەوەیەکە ئێمە سەرکەوتنمان بەدەست نەهێنا مانای وان نییە خەلەلەکان لای ئێمەوە بێ هەندێک جا خوای گەورە بۆ خۆی ویستی وا بوو مامۆستا پێما بێ نازانم جەلال کاتمان ماوە زۆر باشە جەنگی بەدر وەکو ڕووداوێکی مێژووی لە مێژووی مسلمانانە ڕوویدا ئەو گۆڕانکاریانە
لە دوای جەنگی بەدرەوە ڕوویاندا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سەرکەوتنی دینیەوە تەمەەن کۆی کشتی هەموو ئەو پەیامانەی کە باسمان کرد لەم گۆڕانکاریانە ژەگرێتەوە مسلمانان چۆن ئەزمون و سوود و ئەو گۆڕانکاریانە بکەنە قدوەی خۆیان بکەنە منهەج و پەیڕۆ و پرۆگرامی خۆیان بۆی لە ژیانی هەموو تاکێک و هەموو دەستگەیەک و هەموو مؤسسەیەک سوودیان لێ وەربگرن. طبعا بەنسبەتی نقطەی ڕئیسی لەم شەڕەیە مسلمانان کە پێویستە چاوی لێ بکەن ئەوەیە کە بۆغران نەبن بەو سەرکەوتنانەی کە خوای بەڕێدا بەیانە نێرێ کاتێککە خەڵکێک لێکۆ بێتەوە و ڕەشایەک دواتەکەوێت و سەرکەوتنێک لە چ لە ئینتیخاباتە بێت چ لە شەڕابێت چ لە هەشت بوارەکانی ژیانە کایەکی ژیانە کە مسلمان سەرکەوتن بەدەدێنێ پێش هەموو شتێ ئەبێ شکری خوای پەروەردگاری بیکێ کە خوای گەورە فەرمێ وەلئین شەکەرتم لەئەزیدەنەکم ولئن كفرتم فإن خوای گەورە سبحان الله حتى عذابەکەی باز نەکردووە لێیان فەرمێ ولئن شەکەرتم لەئەزیدەنەکم من زیایەکە بەڵام ولئن كفرتم ئەگەر مخالفەی ئەمە بکەن کوفرانەکەن فإن عذابی لەشەدید هیچتان پێ ناڵم خوای گەورە فەرمێ بەس عذابەکەی من ئەبیننەوە کاتە عذابی من زۆر سەختە بەرامبەر بە یەکێکە بەڕاستی نەتوانێت شکرانەی خوا لەسەر نیعمەتەکانی خوای گەورە بکە گەورەترین دەرز پند و ئامۆژگاری بۆ مسلمانان لەم حاڵەتەیە بەڕاستی ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ سەحابەکانە بوغرانە بوون بەم سەرکەوتنە نەیانوت تەواویتە کەس چاریەمە ناکە ئەم بوغراییە 5 سەحابە لە شەڕی حونەینە بۆیان توش بوو 5 سەحابە وەکو سیرە باسێکە خوای گەورە شکستێکی بەسەر هێنان کەوتیان ئیتر ئێمە لەن یهزەمە الجەیش من القلة وتیان تازە ئێمە لە ژمارە کەمیان نابەزین ئەو لە شەڕی حونەینە باسەکەم بەڵام سبحان الله وایان لێ هاتبوو بەلای پێغەمبەر ڕایان نەکرد پێغەمبەری خۆیان ئاگا لێ نەبوو نانەناسیەوە صلی الله عليه وسلم بۆیە بەڕاستی کاتێکە بوغرا بیت یان ئەگە بوغراییش نەبێت ڕاکەی بۆ ماڵی دنیا و سەرۆتی دنیا وەکو لە شەڕی ئوحودا دیسانە خوای پەروەردگار ئیمتیحانی کردنەوە خۆ سەرکەوتنی پێدان لە ئوحودا بەڵام کە پەلاماری ماڵە دنیاکەیاندا خوای گەورە فەرمێ بۆ ئەمەم نەهێناون ئێوە هەدەفەکەتان ئەمە نیە ئەوە پەیامەتان بۆ خەڵک نەهێناوە ئەمە جزئێکە لە ژیانی ئێوە بەشێکە لە ژیانی ئێوە بۆیە مۆزوعی هەتا خوای پەروەردگار هەتا لە شەڕی بەدرا خەریب ئەو نیقاشە بچکۆلەیە دروست بێت لەسەر فەیئەکە لەسەر ئەو ماڵە گیراوانەی کە بەدەستینەکانەوە بوو بەدەستی قوڕەیشیەکانەوە گیرا بوو خوای پەروەردگار فەرمی نەخێر يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول یەکەم جار پرسیار لەسەر مۆزوعی ئەپاڵ و ماڵ و سەرۆت و سامانەکەن کە گیراوە لێگەڕێن ئەوەی خوا و پێغەمبەری خوایە ئێوە بگەڕێنەوە بۆ خۆتان بین ئیسلاح و ذاتی بینی خۆتان بکەن لە خوا بترسنەوە واتقوا الله خوای گەورە لە ئاەتەکە فەرمێ ئەمە ئیشی ئێوەیە بە خۆتان هەبستنەوە بوغران ئەبن و لە خۆباییبوونتان تیان ڕوونەدا ئەمە لە ڕووی ئەوە کە بەڕاستی وەکو مسلمانان دەرز و ئامۆژگاریە لە هەموو سەرکەوتنێکە پێویستە بە خۆداچوونەوە پێویستە شکرانەکردنی خوای پەروەردگار گەڕانەوە بووە ئیلتزام زیاترکردن بە پەیامەکەی خوای پەروەردگارەوە بۆیان دروست بێ نەوەکو خوا نەخواستە بە شان و قوت و باڵی خۆیانی بسانن نقطەی دووەم بەدر پەیامێک بوو وەکو عەرزم کردن ئیشارەم پێدا بۆ غەیری مسلمانان بەڕاستی مسلمان دنیای فرۆشتۆ بە قیامەتی ئەم مسلمانە مستەضعەفە ڕەش و ڕووتە ڕوبەڕووی ئەم جێشە وەستایە خوای گەورە سەرکەوتنیشی پێبەخشین چونکە ئەمان لە پێناوی خوا و دینای شەڕیان کرد و لە پێناوی قیامەتایشیان کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گەرمەی شەڕەکە خەریکە دامەزرێ ئەدان چی بە سەحابەکانە فەرمێ ئەوە خەریکە نقطەی سفرە چۆن ئەڵێ سەعاتەکە دەقەیەتە خوارەوە حتا ئەگاتە دەرەجەی سفر پێغەمبەری خوا فەرمی قوموا إلى جنة عرضها السماوات والأرض نەیفەرموو ڕاگەن غەنیمەتکردن کۆکەنەوە نەیفەرموو ئادی ڕوبەڕوویان بۆستنەوە فەرمی ئادی دەرگای بەهەشت کرا هەر کەس خۆی پیا بکە قوموا إلى هەستن خۆتان گەڕ بەناو بەهەشتە ئەم تەشجیعە معنەویە بۆ ئەم مسلمانانە بەڵام ئێستا مامۆستا ئەوەی کە بەڕاستی زۆر جێگەی پرسیارەوە ئەستەمە ئێستا و دەرگایە دۆزرێتەوە ئێمە کاک جەلالیان پەیامەکەمان زۆر واضحە خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە لەسەر مەرگیا بوو دوو کەلیمەی زۆر جوانی فەرمووی تەرەکت فیکم ئەمرەین لەن تەضیلوا ئەبەدا ما ئین تەمەسەکتم به دووشتم تا بەجێهێشتوون ئەگەر ئەم دووشتە بەڕاستی ئێوە شوێنی کەون و بەڕاستی پابەند بی پێوەی قەت گومڕا نابن قەت سەرگەردان نابن قەت لاڕێ ناکەن كتاب الله وسنة رسوله صلى الله عليه وسلم بەڕاستی ئێمە ئەگەر خۆمان نفسی خۆمان حەزی بە هەنێشتی هەواهۆستی دنیایی نەبێ قورئانەکەی خوای پەروەردگار زۆر واضحە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر واضحە ئەو کاتانەی کە بەڕاستی لێمان ڕێگەمان لێو نەبێ
ڕاکەین بە دوای حەدیثێکی ضعیفە ئاگەڕین ڕاگەین بە دوای شتێکە ئاەتەکە بە شێوەیەک تەفسیرەکەین لەگەڵ هەواوەسەکەی خۆمان هەبگونجێ نەک لەگەڵ سنەتی تەلەفۆن بۆ دەمەلاکەی تایەکێکیان بەدڵی تۆ تەفسیری بکات ئەوەیە مەوزوع ئەگەڕێ بە دوای 100 تەفسیرایەکیان لەگەڵ ئەوەی توایە بکاتەوە بەڵام لەگەڵ 100 تەفسیرەکە چای خۆتە نوێنخێنی بەڵام یەک دانیان مخالیفی ئەوانە ئەمەیان وەرەگری سەڵەکەی وازێنی ئەمێ ئێمە بەڕاستی ڕێگەماون کردووە بەڕاستی ئەگەر بێت و لەگەڵ سنەتە ئەسلەکانە و لەگەڵ ئاەتەکانی خوای پەروەردگارە هەڵکەین دڵنیاتەکەم لەوەی کە ئەو ڕێگایە ئەو دەرگایە ئەدۆزینەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بە سەحابەکانی فەرموو قوموا إلى جنة عرضها السماوات والأرض زۆر سپاس ئەگەر مجال نەماوەتەوە زۆر بە کورتی پامێکی تر لە مەوضوعە ئەوە بۆ حەزم کرد کە بەڕاستی ئیشارەی پێ بم کاتمان زۆر نەماوە بەڕاستی بڕبڕەی عەقیدەی بۆ باس کردین ئەم جەنگە کە بریتێ لە وەلا و بەڕا کە بەڕاستی من بەداخەوە لەم حەزمە کرد کە ئەگەر بکرێ لە چەند پرۆگرام و بەرنامەیەکە ئەوە پێشکەشکەین کە بڕبڕەی عەقیدەی ئینسانی مسلمان بریتێ لە وەلا و بەڕا بۆ لە شەڕی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام کە فەرمێ من أحب لله وأبغض لله ومنع لله وأعطى لله فقد استكمل الإيمان أما كزور مسلمان لي بآقايا خو أبو جهل بأوري بخواه أبو جهل كالبشري بدر هات درو درسي قرب كفلي كعبوها أيو خوايا أمره أوي خوش تريثريخي أمره نياركاني خو سرشوركي طبعا دو حقيقة قبول خواي برورقان خوايا إيما تو أنا طبعا أبو جهل عقيدي ألوهيتي ضعيف وإنا ربوبيتي توابها إمرو كومالغاي إما همي توحيد ربوبيتي هي توحيد ألوهيتي نماوا همي خواه پرستيوكا تي دنگ بكابلات علماني أدا همي خواه پرستيوكا تي كسي كي خوش سر بفرض خواه ناكا بارحال أو توحيد تقرفت كما نمج لولا وبراك أو لولا وبراك لم جنگيا إما باسي جواكين كبيغمري خواه عليه الصلاة والسلام بيامك بداي بهمو بشريات وبيغمري خواه أبو بكر الصديقي لقلا لصفي مسلمان كانها طبعا عبد الرحمن كري أبو بكر لصفي مشرك كانها كباوكو كر ليرا روبرو يقوى ثانوك بلان بناء عقيدة مصعبي كري عمير لصفي بيغمبرها بلان أبو العزيز كر بلاي لصفي أوانا بس بديل جيرا مسلماني كي أنصاري قلت بوي مصعبي كري عمير يدستي جوان ببستا باش دايكي باري باشي هي لبروا وتي اي براكم نصيحتي اواك وتي تو برامني ام براما او يقرتي براما لبروا براستي براتي اسلام كبيغمري خالص ان خوي برغافر انما المؤمنون اخوه اگر راسكين لقدينا كمان راسكين براتي وبراتي كدين اتش اس بي ان لدي براتي شيري زور قوه لو داوي بردانا كمان زور سپاس بینەرانی عزیز دەچینە لای تەوەری کۆتایی بەرنامەکەمان دیارە دروستکردنی شیرینی و خواردنە و شیرینی کە ئەمڕۆ خاتون زار قەرارە بۆمان دروستکە شیرینی بەسبووسێ شوانت بەسبووسە بەخوا من یەکەم جارم و نایبیست تا ئێستا هیچ نەشت خواردوەوەتە نازانم بە ڕسمەکەی ببینم زانم چێ بەس ناوەکەی یەکەم جارم زۆر باشە بزانین دروستکردنی شیرینی بەسبووسە چۆنەوە پێکەوە بینەری دەبین. بەناوی خۆی گەورە و میهرەبان من زار لە بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم لە میێوارەی مانگی پیرۆزی ڕەمەزان شاتمە خزمەتان بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە شیرینی ئەم ئێوارەمان بەسبووسەیە. خۆشەویستانی من پێکاتەی شیرینی ئەمڕۆمان شیرینی بەسبووسە کوپێک ماستەکەی من خۆماڵیە توێژەکەر دەستت بکەوە بە ماستەکەت خۆماڵی بێ کوپێک زەیت کوپێک شەکر کوپێک ئاوەکە باکەمێک شلەتەن بێ لەگەڵ 2 کوب سمید ئاردی سمید یان هەر سمید هەر شتێک بڵێ 1 کوب گوێز هەندی پیکی پایدەر و ڤانێلامان هەیە ئەو بۆ کۆتاییەکەشی بۆ جوانکاری بادەم بەکارێنی. خۆشەویستان ئێستا لە یەکەم هەنگاودا ماستەکە دێنین زەیتەکە کەمێک ئەم دوانە تێکەڵەکەین
شەکر کوپێک شەکرمانەیە و کوپێک ئاوەکە ئەگەر کرا کەمێک شلەتێن بێ خۆی جەوەکەی گەرمە هەر ئێستا ئاو شلەتێنە پاشان سمیدەکە دوو کۆپ سمید و یەک کوب گوێز هەندی جوان تێکەڵێکن ڤانێلا ئەمیش زۆر ئاسانە یعنی توانی خۆت ئێواران دوای نوێژی عەسر دەستکەی بە ئامادەکردنی جگەلەوەی کە تۆ بڵێن ئەرکێکی خێزانی خۆت جێبەجێ ئەەکەی خوانی ئێوارە و بانک ئامادە ئەەکەی لەگەڵەوەیشە ئاگادار بکە خوای گەورە خێر و خێری خۆی بۆ ئەنووسێ ئینشاءڵڵا و بیریشمان نەچێ ئێستا ئێمە کە هەر ئاوادە ئەنووشین خواردنەکە دروستەکەن قەچێکا با دەممان بە زیکرێک بێ گوێ لە قورئانێک بگرین دەمان بە زیکرێک بێ ئینشاءڵڵا خوای پەروەردگار هەموومان بە ئەجر و پاداش بۆ ئەنووسێ لەبەرەوەی تۆ خوانی ئێوارە ئامادە ئەەکەی بۆ کێ بۆ ڕۆژوانوان بەڵێ خۆشەویستان ئاوا ئێستا بەم شێوازە کەمێک کەویرەکەی ئاواش لە لەبەرەوەی ناسک دەربچێت لە کۆتاییەکەیە ئاوا هەندێک تا جوان پێکاتەکان یەک ئەگرن من ئەوە هێنم سینێکی فڕن دێنم کەمێک چەوری ئەەکەم هەرچەند زەیت هەیە لە پێکاتەیە بەڵام ئێمە لەبەرەوەی سمید و گوێز هەندیمان هەیە نە لە چکێت کۆتاییەکەی ئەوە کەمێک بەڕۆنی خەست چەوری ئەەکەین بسم الله بەم شێوازە ئامادەیە بۆ ناو فڕن بادەم سووری زۆرە شەڵبین لەو خواردنانی کە پێویست ئەکا بەکاریان بێن ئەو بادەمە تەنها وەکو جوانکاری من بەکارمێناوە تۆ توانی فستاقی یاخود گوێز یاخود بادەم هەر شتێک بەپێی ئارەزوو خواستی خانەوادەی خۆتان بەکاربێنین بەڵێ خۆشەویستان ئێستا بەم شێوازە بەسبوسەکەمان ئامادەیە هەویری بەسبوسەکەمان ئامادەیە بۆ ناو فڕن نیو سەعات لە پێشە ژێرەوەی و پاشان کە ژێرەوە برژە لە دەقەیەک هەتاوەکو 15 دقەیەک بۆ ناو فڕن ئەو دەقانە ئەکەوێتە سەر فڕنەکە یعنی تا چەند ئەو من ئێستا تەباخی ینی فڕنی تەباخ بەکارەهێنم فڕنی کارەبای لەبەرەوەی کارەبای گشتی نییە فڕنی لەم کاتێک کە منم بەرنامە تۆمارەکەم کارەبای گشتیمان نییە فڕنی تەباخەکەم بەکارەهێنم عادەتەن فڕنی تەباخ ینی گڕەکەی زۆرترە ڕەنگە بڵێن زیاتر زووتر ببرژێ
تۆ ئەو کاتە توانی وریایی بکەیت بەپی ئەو کاتە نەبێت کە مندایانە. بەڵە خۆشەویستان ئێستەیش هەوری بەسبوسەکەمان ئامادەیە بەناو فڕن. بەڵە خۆشەویستان دوای ئەوەش کە بەسبوسەکەمان لە فڕن کرد ئێستا دەرمان هێناوە من نیم سەعات خوارەوەی لەسەر دەرەجەی 180 فڕنی من ئەوەی فڕنی تەباخەکەیە لەسەر دەرەجەی 180 بۆ ماوەی نیم سەعات خوارەوەی بڵێن بەسبوسەکە برژاوە پاشان سەرەوەی دەدەقە. ئێستا من شیلە بەکارەهێنم لەبەرەوەی ئێمە ڕەمەزانە زۆربەی خواردنەکان ئەبێ شیرین بن، یعنی ئەو شیرینیانی کە دروستیانەکەین. و من پێش ئەوەی کە ئەوە بێ هینم کردووە کەمێک ڕۆن کە داگرت لە فڕنەکە بە فڵچەیەک کەمێک ڕۆنی بەستوو جوان بیە لەو سەرەی، یان ئەتوانی ئەگەر شیلەکە تازە بۆت گرتەوە لەگەڵ شیلەکە یا تێکەڵیکەی ئەو کەوچکێک ڕۆن باشە. لەبەر ئەوەی تۆزێک ئەمە سمیدمان هەیە بەسبوسە پێکاتی سەرێکی حسابکە، ینی سمیدە وشکە وشک تۆزێک ڕۆنی پێویستە پێش ئەوەی کە شیلەکە بەسەرا گەر شیلەکە تازە دروست کرد دەتوانی ڕۆنەکە لەگەڵ شیلەکە تێکەڵ بکەی. ئێستا ئێمە دەست دەکەین بە بڕێنی بسم الله. زۆر ناسکە یعنی ناسک دەرچۆگینا کاتی ئەوێ لە کە لە فڕن بێ لەبەر ئێمە ماستیشمان هەیە. عادەتەن یەکەم دانە ئەبێتە قوربانیە تۆزێک هەڵۆشانە ئەو شتانە. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوازە هاتینە کۆتایی شیرینی ئەمڕۆمان شیرینی بەسبوسە. هیوادارم بتوانن لە ماڵەوە دروستیکەن و پێشکەشی خانەوادەکاندانی بکەن. ڕۆژ و تاعات و نوێژی هەمووان قبوڵ بێ. تا حەڵقەیەکی تر بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتان ئاوادان. سپاس بۆ هاوکارمان خاتون نزار کە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان هەندێک بەرنامەی تایبەتی دروستکردنی شیرینی و خواردنی بۆ ئامادەکردین. ڕێز و سڵاومان هەیە بۆی کە دیارە زەحمەتێکی زۆری کێشاوە و سپاس بۆ ئێوەش بینەرانی عزیز کە بە درێژایی پەیامی ڕۆژ لەگەڵمانە بوون. سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ. سپاس بۆ شوانەش تاپان هەر جارێکە شیرینی و خواردن پێشکەشکرێت شوانی تر بۆ خۆی نازانم بە زۆر لە زۆرەکان بێورە بێنێتەوە کافم ئێوارەیە و تۆ هەموو شیرینی کاتێکی خۆش بۆ ئێوەش خواتان لەگەڵ خواتان لەگەڵ زۆر سپاس.